خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لەبێت لەگەڵتانە بەردەوامین دوایین تەوەر و گفتوگوی ئەمڕۆژمان باسکردنە لە کتێبێک یاخود خوێندنەوەیەکە بۆ کتێبێ بەحسیزم لە کەرکووک پرۆسەی تێکدانی قەڵای کەرکووک لە ڕوانگەی بەڵگەنامەوە. باسکردن لەم کتێبە ئەگەڕێنێتەوە بۆ ئەوەی کە لە ڕژێمی پێشووی لە ناوچووی بەعزدا چ تاوانێکی گەوری ڕۆشنبیری و شارستانێتی بەرامبەر شاری کەرکووک ئەنجامداوە. قەڵای کەرکووک قەڵای هەولێر کە دوو قەڵان زۆر تایبەتمەندیەن هەیە لە جیهاندا و ئەم قەڵایانە توانین بڵێن شوێنێکی مێژوویە و پەیوەستە بە شارستانێتی ناوچەکەمانەوە، پەیوەستە بەوەی کە چۆن پارێزگاری لێ بکەین. بۆیە لەم کتێبەیە لە 50 بەڵگەنامە ئەتوانین ئەوە دەربخات کە چی کراوە بەرامبەر ئەم قەڵایە، چۆن هەوڵدراوە کە ئەم قەڵایە بڕوخێنرێ، کە لەم کتێبە باسی ئەو بەڵگانەکە باسی ئەوە کە بۆ نمونە لە 16 ئازاری ساڵی 1990ەوەکە ڕژێمی لە ناوچوو یاخود سەرۆکی پێشووی عێراق سەدام حوسێن کە سەردانی کەرکووکی کردو بڕیاری داوە کە لیژنەی بۆ دابین کردووە چۆنم قەڵایە بڕوخێنن. باس ئەوەکە کامە تاوانێکی گەورەیە بەرامبەر شاری کەرکووک، بەرامبەر شارستانێت، بەرامبەر ئەو شوێنە مێژووی کە لەو شارەدا بوونی هەیە و بوونی چەندین ساڵە کە ئەم قەڵایە هەیە و ئەتا ئێستاش پارێزگاری لێکرێ. کەواتە ئێمە بزانین ئەم کتێبە تا چەند سوود ئەگەیەنێ بەوەی کە ئێمە ئەو تاوانە گەورانەی لە ڕابردووە کراوە بەرامبەر ڕۆشنبیری، بەرامبەر شارستانێت، بەرامبەر قەڵای کەرکووک ئەتوانێت بۆ مێژووی کەرکووک بمێنێتەوە و خوێندنەوەیکی جیاوازی لەلایەن کەسانی پسپۆڕۆ بۆ بکرێ و لەمان کاتیشە ئەو بەڵگانە چۆن کۆکراونەتەوە و ئەو بەڵگانە تا چەند دەرخستەی ئەوەن کە ئەو تاوانە گەورانە چۆن ئەنجام درراوە و چۆن توانیویانە ئەو ناسنامە و شارستانێتیە لە کەرکووکە بسڕنەوە. بۆیە گفتوگۆ لەسرم خوێندنەوەی کتێباکەین بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر دڵشاد عومەر مامۆستای زانکۆ و پسپۆڕی بواری مێژوو کە ئێستا بە شێوازێکی ڕاستەوخۆ لە شاری کەرکووکی خۆشەویستەوە لەگەڵمانەیە. دکتۆر جان سڵاو لێبێت، بەیانی باش، سڵاو لە کەرکووکی خۆشەویستیش. سوپاس، سڵاو لە ئێوەش، بەیانی ئێوەش باش و بەیانی بینەران و بیسەرانی کەناڵی کورسات باش. زۆر سپاس. ئێمە سەرەتا دەستخۆشیت لێکەین. سپاس بۆ تۆ، سپاس بۆ ئەم کتێبە کە کۆمەڵێ بەڵگەی زۆر باش و گرنگی تایە، بەڵام پێمان بڵێ بیرۆکەی ئەم کتێبە لە چیەوە سەری کرد و جەنابەت چۆن هەستای بە کۆکننەوەی ئەو بەڵگانە بۆی کامە ببێتە بەشێکی گرنگ بۆ مێژووی شاری کەرکووک. بەڵێ زۆر سپاس. سەرەتا سوپاسانەکەم بۆ میواندارەتی و سوال جاریش تر سوپاسانەکەم بە گرنگیدان بۆ ئەم بابەتە، لەبەرەوەی ئەم بابەتە پەیوەندە بە شوناسی مێژووی و کەلتوری و شوناسی کوردەوە لە شاری کەرکووک. لە ڕاستیدا ئەم کتێبە بە سوپاسەوە لەسەر ئەرشی بەڕێز دکتۆر یوسف گۆران ئەندامی مەکتەب سیاسی لە چاپ دراوە و بە سواسیشی زۆریشەوە بۆ ناوەندی کوردستان بۆ دیکومنتکردن سربەزانکۆی سلێمانی کە ئەرچی کۆکردنەوە و لە چاپدان و پێشەکی نووسینەکەی بۆ نووسیوە. ڕەڕاستیدا ئەم بیرۆکەیە خۆی ئەچێتە چوارچێوەی پرۆژەیەکەوە کە من وەکو پسپۆڕی مێژووی شاری کەرکووک پێشکەشم کردو بە یەکێ لە زانکۆکانی بەریتانیا لە ساڵی 2025 لە چوارچێوەی پرۆژەیە کە ئەوە فەندەکەی ئەوان پێشکەشیان کردبوو. پرۆژەکە پرۆژەیەکی زیاتر کاری لەسەر مێژووی زارەکیە کرد، چاوپێکەوتن بوو لەگەڵ دانیشتوانی قەڵا دوای ڕاگواستنیان و تێکدانی لەلایەن ڕژێمی بەعسەوە لە دەیەی کۆتایی سەدەی 20دا. بۆیە لە ئەنجامی ئەو پرۆژەیە کە ئەنجامماندا لە 2025 توانیمان 130 بەڵگەنامەمان دەست بکەوێت لە وەزارەتی ڕۆشنبیری لە خانەی ئەرشیڤکردنی بەغدا و بەشێکیشی زۆری لە مدیریەی ئاساری کەرکووک دەستمان کەوت کە لە چوارچێوەی ئەو بەڵگانانەمانە بۆمان دەرکەوت کە ڕژێمی بەعس لە دەیەی کۆتایی سەدەی 20دا بە شێوەیەکی زۆر سیستماتیک و شێوەیەکی بە پرۆسەیەکی ئیداری هەوڵی تێکدان و وێرانکردن و ڕووخاندنی قەڵای کەرکووکی کردووە و دەیان بەڵگەنامە لەناو ئەم کتێبەدا ڕاستی ئەوە دەرەخات کە ڕاستەوخۆ
دەسەڵاتی سەرەکی حزبی بەعز کە لە سەرۆکی کۆماری ئەو کاتەی عێراق سەدام حوسێن هاتۆتە سەر خەتەکە و سەردانی شوێنەکەی کردووە و بڕیاری داوە دەیان لە ژنەی دروست کردووە بۆ تێکدانی ئەم قەڵایەوە شێواندنی ئەم قەڵایەتەوە لە سەرەتادا بڕیارەکە ئەوەنەوە بە هەنجەتی ئەوە بوو کەوا نۆژەنگی قەڵا بکەنەوە لە بەروی قەڵا فرامۆش کرابوو نزیکەی چەندەیەکی ساڵدا ئەو قەڵایە نۆژەن نەکرابەوە و هەندێک لە خانوەکان و لە هەندێک لە شوێنەواری و شارستانەکانی بەرەو داتەپین و داڕمان ڕۆشت بوو و مدیریەی ئاساری کەرکووک و وەزارەتی ڕۆشنبیر و ئاساری ئەو سەردەما راپۆرتێکیان بەرزەوە کردووە بۆ ئەوەی کەوا دەست بکەن بە نۆژەنکردنەوەی لە ساڵی 1970 بەڵام ڕژێمی بەعز لەو سەردەمەدا کە لە چوارچێوەی جێبەجێکردنی سیاسەتی تەعریب و تەبعیس و تەرحیل بوو لە شاری کەرکووک ئەمەی بە هەلێکی باش دۆزیەوە کەوا بتوانێت یەکێ لەو بابەتانەی تر کەوا دەستی بۆ بەرێ بۆ هەڵکەننی شوناسی کورد و ڕووخاندنی مێژوو کەلتوری کورد لەسەر قەڵای کەرکووک دەستی کرد بە ئەو پرۆسەیە بۆ ڕووخاندنی لە کە بە دوو قۆناغ جێبەجێ کرا قۆناغی یەکەم لە ساڵی 1990 بوو قۆناغی دوم لە ساڵی 1998 بوو تر بۆ زانیاری زیاتر ئەتوانین لە ڕێگای پرسیارەکانتانەوە زیاتر بە وردی بچینە ناو ئەو بڕیارانەوە و پاڵنەرەکان و هۆکارەکان زیاتر چی بوون و کاردنەوەی ئەو تێکدانە چی بوو لەسەر مێژوو کەلتور و شوناسی کورد لە کەرکووکدا و بۆ زیاتر ئاماژەکردن ئەو کتێبەی من لە بەناونیشانی بەعسیزم لە کەرکووک لە چوارچێوەی پرۆسی بەعسیزم بووە لە کەرکووکدا کە مێژوو کەلتوریش چۆتە ناو ئەو بابەتەوە تەنها هەڵکەندنی تاک نەبووە تاکی کورد نەبووە لە کەرکووک تەرحیلکردنی کورد نەبووە بە عەرەبکردنی شار نەبووە بە تەبعیزکردنی کورد نەبووە بەڵکو هەوڵیان داوە لە ڕێگای مێژوو کەلتوریشەوە ڕەگ و ڕیشەی کورد لەم شارە دەربکەن یەکێ لەو هۆکارانەش ئەگەڕێتەوە بۆەوەی کەوا ئەم دەسەڵاتە سیاسیە کە دەسەڵاتێک بووە سربەنەتەوەیەکی دیاری کراو بووە کە هەستی کردووە کە لە کەرکووکدا هیچ عمقێک و ڕەچەڵەکێکی مێژووی لەم شارەدا نییە بۆیە هەوڵیدا بۆ تێکدانووی مێژوو کەلتوری ئەم شارە. دکتۆر دڵشاد بەڕێزت باست کرد و لە کتێبەکەشا دوای خوێندنەوەی بێگومان لەسەر ئەم ئیشە ناشرین و قیزەونە لە حەقی بەشێک لە مێژووی کەرکووکە ئەنجامدراوە زۆر زانیاریمان بۆ دەرئەکەوێت لە قسەکان بەڕێزت وتت بە دوو قۆناغ دیاری کراوە ئەم لە ناوبردن و ئەم تێکدانی قەڵای کەرکووکە ئەگەر بەڕێزت پێمان بڵێ لەم دوو قۆناغەیە تا چەند زیان گەیەنرا بە قەڵاکە. بەڵێ خۆی قۆناغی یەکەم ئێمە لە سەرەتاوە ئەڵێن لە 16 ساڵی 1990 بوو ئەوە کاتێ بوو کە سەدام حوسێن سەردانی کەرکووکی کردو و چووە سەر قەڵا و لەوێنا لە ڕێگای تەلەڤیزیۆنەکانی ئەو سەردەمەوە شاشەی تەلەڤیزیۆنەکانی ئەو سەردەمەوە بڕیاری دامەزراندنی لە ژێنکدا بۆ تێکدانی قەڵا. ئەمە ئەگەر بگەڕێنەوە سەر ئەو مێژووە 16 مێژوویەکی مەساویە بۆ کورد کە ئەو مێژوەیە کەوا هەمان دەسەڵاتی سیاسی دەستی کرد بە جینۆسایدکردن و یاخود بە بەکارهێنانی چەکی کۆمەڵکوژی شیبیایی بەرامبەر بە شاری خۆشەویستی هەڵەبجە لەو سەردەما بۆ یادکردنەوەی ئەمە و بۆ گەیاندنی پەیامێک بۆ کورد کە لەم مێژووەدا ئێمە دینجاریشتر مێژوو ڕەچەڵەک و شارستانەتی ئێوە لە کەرکووکدا هەڵەبکەنین. بگەڕێنەوە سەر بابەتی پرسیارەکەی بەڕێزت قەڵای کەرکووک پێش ڕووخاندنی واتە ئەگەر بڵێین لە نیوەی سەدەی بیستەمدا کە زیاتر لە 16 خانوو و بازار و خان و پەرستگای ئاینی و ناوەندی ئاینی مەسیحی و جوو موسڵمان و دەیان حەمام و دەیان خان و دەیان خانووی گرنگی شوێنەواری تێدا ژیاوە زیاتر لە 4,000 کەس لەسەر قەڵا ژیاون کە زیاتر لە 4 گەڕەکی تێدا بووە 4 دەرگای هەبووە قەڵایەکە قەڵای کەرکووک کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ زیاتر لە 5,000 ساڵ یەکێکە لەو قەڵات دەگمەنانەی
مێژوانەی لەسەر ئاستی جیهاندا کە زیاتر لە 5,000 ساڵ ژیان تای بەردەوام بووە واتە هەتا یەکەم بڕیاری قۆناغی یەکەم قەڵا ژیان تایدا بەردەوام بووە لەو ڕۆژەی کە دروست کراوە هەرچەندێک کە تا ئێستا مێژوو نووسان و ئەرکۆلۆجیستان نەگەیشتونەتە ئەو مێژووی کە قەڵاکەی دروست کراوە بەڵام ئەوەی کە زانراوە زیاتر لە 5,000 ساڵ ژیانی تێدا بووە بۆیە گرنگی قەڵای کەرکووک لەوەدا بووە کەوا ژیانی تێدا بووە ئەم دەسەڵاتە هاتووە لە جیاتیەوەی نۆژەنگی کاتەوە لە جیاتەوەی ئەو خانوانەی کە مڵکی تایبەتی خەڵکی قەڵابوونە جارێکتر هاوکاریان بکات و ئەو خانوانەیان جارێکتر بە شێوەیەک نۆژەنی کەنەوە وەکو هەموو ئەو شوێنە شارستانێنی لەسەر ئاستی جیهان کە پارێزراوە پاراستنی ئەکەوێتە سەر ئەستۆی دەوڵەت بەڵام دەوڵەت دێ بە ئاراستەیەک پاڵنەرێکی سیاسی بۆ تێکدانی ئەم مێژووە خاوەندارێتی هەموو ئەو خانوانەی کەوا ڕووبەری لە 200 متر کەمترە خاوەندارێتەکەی ئەکاتە سەر خاوەندارەتی ئیدارەی مەحەلی کەرکووک و تەعویزی ئەو خەڵکاکاتەوە و هەندێک خانوو زەویانە داتێ لە دەرەوەی قەڵا بۆ ئەوەی پەش و بڵاویان بکات و جارێک نەتوانن ئەم خەڵکی قەڵایە کە دانیشتوانی خەڵکی قەڵا لەو سەردەمەدا و درێژایی مێژوو فرێنەتەوە بوونە فرە ئاین بوونە فرە کەلتور بوونە و ئەو تەنەوەعی یاخود ئەو فرانەتەوەی و ئاین و ئەستنین کە لە هەبووە لە کەرکووکدا لە سەرەتادا سەرچاوی لە قەڵا سەری هەڵداوە لە بەرەوەی بە درێژایی مێژووی دروستکردنی شاری کەرکووک ناوەندی شاری کەرکووک لە قەڵا بووە لە سەدەی 17هەمەوە و 18هەمەوە خەڵکی قەڵا بڕیاریاندا جارێکتر نیە فراوانی شار بکەن و هەندێک گەڕێکیان دروست کرد لە دەرەوەی قەڵای کەرکووک بۆیە قەڵا زۆر گرنگ بووە وە گرنگی قەڵا لەوەدا بووە کە ئەبایە بمایەتەوە بەڵام ئەم دەسەڵاتە دەستی کرد بۆ قۆناغانەدا و لە قۆناغی یەکەم نزیکەی 100 بۆ 150 خانووی ڕمان و دوای دەستێوەردانی و یاخود هاتنە سەر خەتی هەندێک کەسایەتی دیار لەو سەردەما کە کەسایەتی شوێنەوار ناس بوونە بە تایبەتی مامۆستای بەڕێز یوسف ڕەقیب یوسف کە لەو سەردەمەدا زۆر بیوێرانە هاتۆتە پێشەوە توانێتی نامەیەکی تایبەت بنێرێ بۆ سەرۆکی ئەو کاتە و داوای کردووە لێی کەوا ئەم پرۆسەیە بوەستێنن لەبەرەوەی ئەمە تاوانێکە دش بە مێژوو دش بە شارستانیەتی دش بە شوێنەوار نەک تەنها بۆ کەرکووک و عێراق و کوردستان بەڵکو بۆ سەر لەسەر ئاستی جیهان لەبەری قەڵای کەرکووک قەڵایەکە کە لەسەر ئاستی جیهان ناسراوە بۆیە ئەم قۆناغە ئەوەستەیە بەڵام بەردەوام قۆناغەکە لە ساڵی 1998 کە من خۆم یەکێکم لەو سەردەمە شاید حاڵ و چەندین وێنەم گرتووە کە بەدەیان ئامێری ڕووخاندن هاتنە سەر قەڵا و هەموو ئەو خانوانەی کە نزیکەی 1960 نیشتەجێ بوون بوو و دەیان حەمام و بازار و خان و پرزگایان ڕووخان و تەنها نزیکەی 55 شوێنیان هێشتەوە لەسەر قەڵا و ئەوانەش زیاتر ئەو شوێنانن هەتا ئێستا فەرامۆشکران و وەنۆژە نەکراونەتەوە. باشە دکتۆر لەگەڵەوەی کە ئەمە تاوانێکە بەرامبەر کەلتور بەرامبەر کەرکووک بەرامبەر هەموو ئەو خەڵکەی کە بەبێ جیاوازی لە کەرکووکە ژیان بەرامبەریان کرا ئەم کتێبەی کە جەنابەت نووسیوتەوە ئەم بەڵگانە و تیاکۆ کردوتەوە یەخوا دەست خۆش بێ ئەمە زۆر گرنگە هەم بۆ ناو کتێبخانەی کەرکووک هەم تا چەند گرنگە لە ناوەندە ئەکادمیەکانە توێژینەوەی لەسەر بکرێ هەم ئەمەنەوە بۆ دوایینەوە بزانن کە ئەم شوێنە مێژوویە شوێنێکە پەیوەستە بە شارستانێتی شاری کەرکووکەوە پەیوەستە بە خەڵکی شاری کەرکووکەوە هۆشیاریان هەبێ لەسەری و بۆچی ئاواداڕماوە بۆی کە هەر پرسیارێکە بێ بتوانن لە ڕێگەی ناوەندە ئەکادمیەکانەوە کاری لەسەر بکەن تا چەند ئەمە پێویستەکە بە شێوازێکی ئەکادمی خوێندنەوەی بۆ بکرێ و بتوانێت خوێندکار و نەوەی داهاتوش سوود لەم بەڵگانە ببینن. بەڵێ زۆر دروستە دەستەکانت خۆش بێ من دوو ئامانجم هەبووە لە کۆکردنەوەی ئەم بەڵگانە ئامانە و چاپکردنی لە دووتەی کتێبێکدا و سوپاس بە ئەولایەنانەی کە هاوکار بوونە بۆ چاپکردنی خاڵی یەکەم ئەم تاوانە لەبیر کراوە ڕاستە ئەم تاوانە لە دەی کۆتایی سەدەی بیستەم بۆ لەو سەردەمەدا خەڵکیشی زۆر هاتوونەتە سەر خەت و کاریان لەسەری کردو ئیشیان لەسەری کردووە بەڵام لە دوای 2003 لە دوای گۆڕینی دەسەڵاتی سیاسی لە عێراقا و لە دوای پرۆسەی ئازادی ئەم تاوانە لەبیر کراوە بۆیە ئەمە هەوڵمان داوە جارێکتر ئەم تاوانە
جارێشتر ئەم کارەساتەی کە دژ بە مێژووی شاری کەرکووک و قەڵای کەرکووک کراوە جارێشتر بیخینە سەر ڕوو و جارێکی بیکەینەوە سەر یادەوەری دەسەڵاتی سیاسی بۆ ئەوی بتوانێت کا لەسەر چاکردنەوە یاخود باشترکردنی ئەم شوێنەوارە گرنگە بکە کە قەڵای کەرکووک گرنگی بۆ هەموو دانیشتوانی کەرکووک هەیە و بۆ کورد هەیە و بۆ کوردستانیش هەیە. خاڵی دووەم ئامانجمان ئێمە لەم کتێبەدا کتێبێکی بەڵگەنامەیە. بەڵگەنامە ئێمە بۆیە خستومان ڕوو بۆ خوێنەری سادە و بۆ خوێنەری پسپۆر لە بواری مێژوو توێژەر لە بواری مێژوو بۆی بتوانن ئەگەر ئێمە خوێندنەوەیەکی تایبەتی ترمان کردبێ بۆ ئەم بەڵگەنامانە ئەتوانن دەیان توێژەری تر لە ڕێگای ئەم بەڵگەنامانەوە خوێندنەوەی تازە و دەرئەنجامی تازە و ڕاستی مێژووی تازە و بەستنەوەی ئەم بەڵگەنامانە بەدەیان بەڵگەنامەی تر و بەدەیان ڕووداوی مێژووی تری ئەو سەردەمە بیبەستنەوە بۆی دەیان توێژینەوە ئامانجی نێمان بۆ دەربکەوێ. من یەکێ لە ئامانجەکانی من زیاتر بۆ ئەو بۆ کە دەسەڵاتی سیاسی ئێستا ئەگەر ئیداری محەلی شاری کەرکووک بێ یاخود دەسەڵاتی سیاسی عێراق بێ یا لایەنە پەیوەندیدەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بێ کە بیخەینە ڕوو کە جارێکتر ئەبێ ئەوان بێنە سەر خەت و ئەم شوێنەوارە جارێکتر نۆژەم بکرێتەوە و تەهیل بکرێتەوە و زیندوو بکرێتەوە و لە ڕێگای پێدانی بووجەوە و دەیان زانکۆ و ناوەندی ئەکادمی جیهانی بێنە سەر خەت بۆی کا لەسەر کنە و پشکنینی قەڵا بکەن و نۆژەرکردنەوە و زیندووکردنەوەی ئەم شوێنەوارە بکەن لەبەرەوەی ئەمە مۆرچی نەتەوایەتیە مۆرشی ڕۆشنبیریە و مۆرچێکی فرەنەتەوەی و فرەئاینی لە سەر شاری کەرکووک تێدایە کە بابەتێکی زۆر گرنگە کە ئەتوانن هەم لە ڕێگای زیندووکردنەوەی بتوانێت دەسەڵاتی سیاسی یاخود ئیداری محەلی کە سوودی لێ ببینێ بۆ گەشت و گوزاری شوێنەواری یاخود بۆ دەرخستنی کۆنی و عمقی مێژووی ئەم شارە و کوردستان و بۆ دەرخستنی خاڵێکی زۆر گرنگ کە ئەم قەڵایە لە سەردەمانێکا دروست کراوە کە لەو سەردەما میرنشین و ئیمپراتۆریەت و بنەماڵەی کورد حکم و دەسەڵاتی ئەم ناوچەیان کردووە و زۆرێک لە بەڵگەنامە مێژوەکان ئەیگەڕێنەوە بۆ ئەوەی کەوا لە هەزارەی سێمی پێشزایەن قەڵای کەرکووک ناوەندی دەسەڵاتی گۆتیەکان بۆ کە خازانین ئێمەش گۆتیەکانی چەبوونە لەو بنەماڵە و تیرانی کەوا کوردلی دروست بووە. سوپاس بە بەڕێزت پرۆفسۆر دکتۆر دڵشاد عومەر مامۆستای زانکۆ و پسپۆڕی بواری مێژوو. سوپاس بۆ ئەم هەوڵە جوانەی بەڕێزت سوپاس بۆ نووسین و چاپکردنی ئەم کتێبە بۆ ئەوەی کە بەشێک لەو تاوانەی لە حەقی کووردا بەتایبەت لە کەرکووک ئەنجام درراوە لە یاد نەکرێت و بێگومان سەرکۆ زۆر گرنگە کە کورد ئەوەی لە حەقا ئەنجام درراوە تاوانەکان غەدرەکان لەبیری نەچێت لەبەرەوەی کە ئێستا وانەی لێ وەربگرێ ئێستا هەوڵ بدرێت دژی هەموو ئەوەی کە هەوڵدرا بۆ سڕینەوەی کورد ئێستا هەوڵ بات بۆ زیندوو ڕاگررتنی ناوی کورد بۆ زیندوو ڕاگررتنی شۆناسی بۆ ئەوەی کە سەرباری هەموو ئەو با بڵێن کێشانەی کە ئێستا شتا هەر بۆمان دروستەکەن هەوڵبات بوەستێ بەردەوام بێت و بە زیندوی خۆی بپارێزێ شەڵڵا کە خۆش یارمەتیمان بە سپاس دەکەنەوە دووبارە دکتۆر دڵشادەوەی کامەوە لە کەرکووکی خۆشەویستەوە لەگەڵمان بووی گەشتنە کۆتایی بەرنامە بەڵێ بە هیوای ئەوەی کە توانی بێتمان لە ڕێگەی میوانەکانمانەوە سوودتان پێبەخشین هیوای پشوویەکی خۆشتان بۆ خوازین تەندروستێکی باشتان بۆ خوازین خواتان لەگەڵ بێت.